رضا علی کریمی هون جالی خواه چاوا دبینن یعنی داخواست نکرن بانگین سازین کردی سازی آلین سیاسی دیسا گل باشور کردستان تکرن کود و اف آلوزی وره چاره سر کرن لیل برانبری و ام دبینن کود دریه ابراهیم خلیل ره سوقیت دولت ترک به باسان درباست به اف آلوزی هیچ قاسی مزنده که اف تفگره که هیچ قاسی که داخویانی ورن دایم بجن تشکی نرماله به درباسمونا وان لشکرین ترک و سوقیت لشکری ترک اون چه دبین ئێوارە باشە باوجان سڵاو بۆ خۆت بینەران میوانە بڕێزەکەتان حقیقەت ئەوەیە کە ئەمە یەکەم جار نییە ئاخر جاریش نابێت حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێت زۆر بە شەفافی قسە بکەین کە چیتر سیاسەتکردن و مەعاملەکردن لەگەڵ هێزەگەلی کورد لە پارچەکانی تر لەگەڵ میلەتی خۆمان لە باشوور چیتر بە لەسەر بناغە و لەسەر کۆڵەکەی درۆکردن جێبەجێ نابێت حقیقەت ئەوەیە کە هەموو جارێک قەدەر ناقەدەرێک بەهۆی ئەو باڵا دەستەی کە پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی بارزانیەکان هەیەە ئەویش ئەوەیە کە لەگەڵ میلەتی خۆیان سەرڕاز نین لەگەڵ میلەتی خۆیان درۆ دەکەن خەڵک دەگەوجێنن دەنا هەروەکە کاک تاریختی ئەو ڕۆکانە دەیان مەشاکلی گەورە مشکلی گەورەمان لە باشووری کوردستان هەیە هەر لە مەسەلەی کۆرۆناوە بگرە لە مەسەلەی ئابووریەوە بگرە لە مەسەلەی دابەزینی سیعری نەوتەوە بگرە لە زۆر مەسەلەی دیکەوە لە دواکەوتنی مەعاشی کارمەندان و مامۆستایانەوە بگرە بەس دەیان مەشاکلی گەورەمان هەیە ئەگەر ئەوانە بەڕاستی خەمخۆری میلەتبان لەگەڵ میلەت درۆزن نەبان لەگەڵ میلەت سەرڕازبان ئەو ڕۆکانە چه پێویستی بەوەی هەبوو بە بیانوویەکی مەسخەرە بە میانوویەکی تەواو درۆ بڵێ ئەمن دەچم کڕۆنا لە زینی وەرتێ کۆنتترۆل دەکەم کاکە زینی وەرتێ هەموو عالم دەزانێت کوردستان بەعام دەچاو هەموو جیان کەمتر تووشی کڕۆنا بووە ئەوجا لە ناو کوردستانیشدا بە تایبەت شی و دەشت و دۆڵ و لادیەکان زۆر سالمتر و ساختر دەرچوون تا ناو شارەکان زینی وەرتێ چه پێویستی بەوەی هەیەکە ئەتۆ لەشکر بچێشی جا ئەوجار ئەگەر مەسەلە کۆنتترۆلی کڕۆنایە بۆ بە فەوجی هێزی پێشمەرگە و جارێک دەڵێ هێزی پارتی جارێک دەڵێ هێزی مشتەڕەکی لیوای یەکێتی و پارتی جارێک بەسەر وەزیری پێشمەرگەی دادێنی ئەم هەموو درۆ و جەلەسەیە بەڕاستی لە پای چییە حقیقەت ئەوەیە کە ئەوان پلانێکی گەورەتریان هەیە هەتا کورد لە ناوخۆی دەست و چاو و جۆی داگیرکەر بێت میلەتی کورد ناحەسێتەوە حقیقەت ئەوەیە میلەتی باشووری کوردستان هەتا ئێستا کوونێ نەحەساوەتەوە 28 ساڵ 29 ساڵە حکوومەتێکی دیفاکتۆ هەیە لە باشووری کوردستان پارلەمانمان هەیە بەنێو کە کارتۆنیە حکوومەتمان هەیە بەنێو کە کارتۆنیە دوو حیزب سێ حیزبی ئۆپۆزیسیۆن و ئەوانەمان هەیە کە زۆربەیان دەست بەجێ دەستەمۆ دەکرێن لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە حقیقەت ئەوەیە کە ئێمە بە درێژایی ئەم ساڵانە هەرگیز نەمانتوانیوە سیاسەتێکی شەفاف سیاسەتێک دوور لە درۆ دوور لە موئامرە بە پێشکەشی میلەتەکەمان بکەین بۆیە میلەتی کورد لە باشووری کوردستان هەتا ئێستاشی لەگەڵ بێت نەحەساوەتەوە و هەتا ئەوانش کار بەدەست بن ناحەسێنەوە بۆیە حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە هەرچی نوخبەیە هەرچی ڕۆشنبیرە دەبێ بێت و بە شەفافی لەگەڵ میلەت قسە بکە من زۆر دژی ئەوەم کە بێت وەکو ڕۆشنبیر و وەکو نوخبە وەکو ڕۆژنامە نووس بڵێن وڵا خەتای هەمولایە چێ وڵا دەبێ هەمولایە کۆتا بنەوەوانە ئەخت چی بووە لەوەتی هەیە من لە بیرمە دوای شەڕی یەکێتی و پارتی ئەو منتەقەیە دەدەستی برادرانی یەکێتیدا بوو هیچیش نەبوو منتەقەیەکە ئارام منتەقەیەکی سیاحی منتەقەیەکی خۆش و بە درێژایی ئەو ساڵانەش گریلاکانی پەکەکە لەو سەرقەندیر و لەو سنووری ئێران و باشووری کوردستان بەڕاستی ئەگەر پاسەوان نەبوو بێتن بەڕاستی خەمخۆرێکی تەواوی میلەتی کورد بوون هەر ئەو ڕۆکانە مەحافزی سولەیمانی قسە دەکا زۆر بە شەفاتی مەحافز یانی دەوڵەت مەحافز یانی حکوومەت بە ئاشکرا دەڵێ هەواڵانی پێشمەرگە گریلا لە پەکەکە لەسەر
ئەی باشە چت دەوێت لەوەی ئەی باشە کاتێک لە 2014 شەڕی داعیش خونی دە هەولێرێنا شەڕی داعیش هاتە تا ببی سەری ڕاش ئەدی ئەتۆ نەبووی کاک مەسعود ئەمە وەرن سەرێ ئەگەم قسە دەکەی بەلێش بۆیە زۆر سپاس هەواڵجان مشکلی گەورەی بە خەڵکی باشوور میلەتی باشوور لە ئەوەدایە کە هەمیشە و دایم هیچ شتێک لەوە پیستر و خەتەرناکتر نییە کاتێک دزێک دێ بۆ ماڵی تۆ لە ناو ماڵی تۆدا هاوکاری هەبێت ئەمە بە درێژایی مێژوو هەر لە 64 و 63وە من تاقیبی سیاسەتەکانی بنەماڵەی بارزانی بکردو با نەڵێین پارتی چونکە حقیقەت ئەوەیە پارتی وەکو حیزبێکی سیاسی مدرن وێنا ناکرێ حیزبی سیاسی وان نییە کە بڵێ وەکو حیزبێکی سیاسی مدرن دەتوانێت جێگۆڕچێ بکە بە سەرکردەکانی پارتی ینی بارزانی لە 63 و لە 64ەوە ئەوانە بەغێرز خۆیان شەرعیەت بۆ کەس ئەوە نابینن و لەم هەمووی گەورە مهمتر ئەوەیە کە بە درێژایی ساڵانی 60ەکان دواتر هەفتەکان هەمیشە و دایم ئەوانە چاو و جۆ و دەست و پێی داگیرکەر بوون کە ئەو کات ئێران بوو ئێستا بە دوای ئەوەیدا کە ڕاپەڕین کراوە لە کوردستان حکوومەتێکی دیفاکتۆ دروست بووە ئەوە بە ئاشکرا دەبینین کە ئەوانە چاو و جۆی دەوڵەتی تورکن ئەگەر هەر کوردێک هەر کەسێک هەر ڕۆژنامە نووسێک هەر نوخبەیەک شک و گومانی لەوەی هەبێت کە گەورەترین و پیسترین دوژمنی کورد دەوڵەتی تورکیایە بە تایبەت ئەوەی کە دوای ئەوەی کە حیزبەکەی ئۆردۆغان دەسەڵاتی لە تورکیا گرتووە ئەم پێم وابێت هیچ لە سیاست هیچ شتێک لە واقع بینی تێناگا فقط و فقط ئەوە کۆیلەکانن کە ئەوەندەیان دراوەتێ ئەوەندەیان پول و پارە دراوەتێ لە دەوروبەری بارزانی وەکو مستەشار وەکو نازانم چی وەکو نوخبە وەکو ڕۆژنامە نووس دێن و دەچن وە تەئیدی ئەو سیاسەتە دەکەن وە شەرعیەت دەدەن بەو سیاسەتەی کە سیاسەتەکە کوردی نییە سیاسەتەکە سیاسەتێکی داگیرکەرانەی تورکیایە ئەمن داوا دەکەم لە خەڵکی باشووری کوردستان بە تایبەت کە دەڵم خەڵک ینی نوخبە ینی ڕۆشنبیر ینی ئەوانەی کە ئەمڕۆکانە دەتوانن بەنێو خەڵکدا تەسیریان هەبێ قسە بکەن بێن بە شەفافی قسە بکەن ئەوە نایخواچی دیکە بڵێن باپەکەکەش بکشێتەوە و پارتیش بکشێتەوە و هەموو خەتای هەرسێکیانە نەخێر خەتا و مەتان نییە دەگۆڕەدا تا 3 ڕۆژ لەوەی پێش تا هەفتەیەک لەوەی پێش زینی وەرتێ لەو پەڕی ئارامیدا بەهارێکی خۆشی خۆی دەگوزەران بۆچی لە ناکاو جا ئەوجا کە چوشی ئەوەندە غیرەت نییە ئەوەندە جورئەت نییە بە ئاشکرا بە میلەتەکەت بڵێ کاکە ئەمنم کە چوومەوێ ئەمن هەمووی ئەوانە شانەکەی دەسەری وەزیری پێشمەرگەدا دەشکێنم حەقوا بوو وەزیری پێشمەرگە ئەو موعامەرەی قبول نەکردایە کە بەنێویوی ئەوە جێیش چۆتە ئەوێ بۆیە حقیقەت ئەوەیە کە ئێمە هەتا کوودێ دەستی دوژمن چاوی دوژمن لە ناو ماڵی خۆماندا هەبێت هەموو ڕۆژێ داعیشێک شنگارێک مەخمورێک زینی وەرتێک دەبینین ئەخر کاکە وەرن حساب بکەین باخ بە کوردی پێکەوە قسە بکەین بە کوردی لە شێستەکاندا ئەوە ئەو وەزعە بوو کە ئەوانە هیچ کەسیان قبول نەبوو هیچ کەس تاقە هێزێک هەبوو دەنێو خۆیاندا بوو پیان دەکوت باڵی مەکتەبی سیاسی هەمووانی ڕاونە هەمووانی دەرکرد بۆ دیوی ئێرانە ئەتۆ وەرە ئێستا کوونە پێم بڵێ ئەلەو هەموو ساڵەیدا کە حکوومەتێکی خۆجەیی لە باشوور هەیە پارتی دموکراتی کوردستان یا باشتر بڵم بنەماڵەی بارزانی لەگەڵ کام حیزب لەگەڵ کام هێز شەڕیان نەکردووە کامیان قبوڵە ئەگەر مەبەستیان ئەوەیە کە تاقو تەنیا خۆیان چۆقا و هەموو شتێکی ئەم کوردستانەی بن سەرسەر و سەرچاوم وەرن بەڵام نۆکەر و کۆیلەی داگیرکەر مەبن بەسەر چاو میلەت قبولتان دەکا بەڵام حقیقەت ئەوەیە کە ئێوە خەمخۆری میلەت نین ئێوە سیاسەتی میلەت بەڕێوە نابن ئێوە سیاسەتی دەوڵەتێکی داگیرکەر بەڕێوە دەبن بۆیە من لەوە تووڕم لەوە ناڕەحەتم کە خەڵک ئەم فەرق و جیاوازیانە ناکا لە وەختی وادا بۆەوەی کە لایکیان زۆر بۆ بێ بۆەوەی کە نۆعێک پۆپۆلیزمێکی جاهیلانە و ڕێکەوتووە کە کەس دڵی دێشە نەخێر ئەمن دەست لەسەر برینەکە دادنێم و پێشم خۆشە دڵیان بێشێت کاکە ئێوە لەوەتی هەن لە شۆڕشی ئەیلولەوە کە بەدیوی خۆتان ناوتان ناشۆڕشی ئەیلول کە هیچ شتێک نەبوو بەغیرەت ئەوەی کە هەڵەیەکی گەورە کرا کە شەڕ لەگەڵ دەوڵەتی عێراقی لەگەڵ عەبدولکەریم قاسم کە بۆ یەکەم جار سەرکردەیەکی دەوڵەتێکی داگیرکەر هات قبولی کرد کە عێراق
لە دوونەتەوەی کورد و عەرەب دروست بووە پێکهاتۆ ئێمە هاتین شەڕی ئەو مرۆڤەمان کرد دەنا ئەوێ هەمووی لە پێناوی بەرژەوەندی خۆیاندا بووە دەنا ئێوە چۆن دەتوانن ئەوڕۆکانە ئەم هەموو دیە لا و نازانم قەسر و قسوور لە ئەمریکا و لە ئەوروپا هەمووتان وەسەر یەک ناوە هاتون تەماحتان دەمەعاشێکی چوارعانەیی میلەت و مامۆستایەکی بێچارە و فەقیر و هەژاری میلەتی کورد کردووە ئەخر تاکەی دەیبن تاکەی دەیدزن ئەمن دەڵێم شەڕی وەرتێ هیچ مەشروعیەتێکی نییە یەک مەشروعیەتێکی نییە پەکەکە حەقی خۆیەتی پەکەکە گریلا حەقی خۆیەتی لەم کوردستانەدا بژی ئەرێ بۆ دەبێ بە درێژایی مێژوو هەموو پارچەکانی تری کوردستان هەموو حیزبەکانی دیکە حتا بە یەکێتیشەوە دەبێ بە قوربانی پارتی بێ دەبێ لەبەروی ڕعایەتی بکە لەبەر چی دەبێ ڕۆژهەڵات خەباتی خۆی وەلا بنیە لە پێناو خەباتی بارزانیدا یا لە پێناوی باشووردا یا پەکەکە ئەو ڕۆکانە بڕوا خۆی تەسلیمی تورکیا بکاتەوە شاخێکی بەدەستەوەی ئاخر کاکە ئەگە تۆ زینی وەرتێ بکەی کاروخ لەگەڵ قەندیل لێک زیادەکەیەوە ئەخر ئەمە چێ دەڵێ ئەتۆ دوای وەی کە زینی وەرتێتگر پشتی یەکێتی ناگری ئەخر خۆکاکە قەڵات زێ دوو هەنگاوە ئەگە قەڵات زێتگر ینی یەکێتیت گرتووە ئەدی کاکە ئەتۆ کە کارو خودگر ئەدی یەکێت ئەدی پێم ناڵێ پەکەکە دەبێت چ بکە پەکەکە بچێ بە کۆمەڵ تەسلیم بێتەوە کاکە ینی ئێوە ئەوەندە کاڵفامن کە دەتان هەوێ هەموو پارچەکانی کوردستان دەست لەسەر دەست دابنێن چەک دابنێن دابنیشن تەنیا بۆ ئەوەی کە سیاسەتێکی ناڕوون ناشەفاف پڕ لە دزی پڕ لە درۆی بنەماڵەی بارزانی بێنی بزانین چی بەسەر دێت نەخێر میلەتی کورد دەبێ وریا بێ ئیجازە بۆی نەدا رێزار علی کەریمی دەخواکیش بۆ وەشی vەقەتینن مژارە و نها دەرکەتی نەدویا بۆ ئالیین سیاسیین باشووری کوردستانê dema ku hatin gel hev destpêkê çawa dagirkeriyê ji axa Başûrê Kurdistanê der bixin li ser wê yekê bahatana gel hevdû. لە خەڵکی باشوور لە هەموو توێژەکانی کە ئەو ڕۆکانە دەتوانن تەسیریان لەسەر سیاست هەبێت بەڕاستی چی دیکە بڕوا بە درۆ و چاواشەکاری پارتی دموکراتی کوردستان یا بنەماڵەی بارزانی نەکەن چونکە ئەو ڕۆژانە مەسەلەن ئەوانە لە تاریخ کۆمەڵە کۆیلەی بە ناوی ڕۆژنامە نووسەوە شتێک لەلایەن پاراستنەوە پێیان دەدرێ کە ئەوە زینی وەرتێ زیازەتێکی جیهانیە و ئەمریکا ئەوەی دەوێ و لەوێ ڕا ئەمریکا دەیهەوێ کۆنتترۆلی ئێران بکە و ئەو جوورە قسانە کە هەمووی بۆ جێلاندنی میلەتە بەڕاستی داوا لە میلەت دەکەم چی دیکە بڕوا بۆ قسانە مەکەن هەمیشە و دایم ئەو بنەماڵەیە ویستویانە خەڵک پترسێنن خەڵک بگەوجێنن خەڵک جێلاندن بەکاربێنن بۆیە ئەم سیاسەتە چی دیکە بەڕێی من نابێ بیخوا حقیقەتێکەوەیەکە ئەوانە لەوەتی هەن لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی حکوومەتیان کردووە و بۆشیان چۆتە سەرێ بەداخەوە بە تایبەت کە کۆمەڵێک کۆیلە و دانخۆر و مەعاشخۆری چاچیان بەدەستەوەیە کە کاریان بۆ دەکەن لە میدیاکان دنیای مەجازیان بۆ دەڕەخسێنن و بۆ هەڵدەسوڕێنن ئەویش ئەوەیە کە لەسەر کۆڵەکەی یەک دزی بەروبوومی میلەت بدزە تا دەتوانی حتا زۆتری بدزی ئەوان کەمتر دەنگ دەکەن دوو لەسەر ئەوەی کە درۆ و جێلاندنی میلەت مثلا ئەو ڕۆژانە ئەو وتارەی کە دەرچوو بوو هەموو عالم ئەو دەستی دەکرد کە ئەمن دەزانم ئەو وتارە لەلایەن بەرپرسێکی پاراستنەوە دراوە بە ڕۆژنامە نووسێک و ڕۆژنامە نووسەکە پێی وایە کە بەوەی میلەت دەدی دەترسێ دەڵێ ئای ئەمریکا لە پشتی ئەو مۆزوعەیە نەخێر ئەمریکا ئەوڕۆکان لە پشتی ئەو مۆزوعەی نیە و ڕەنگە بە دڵنیاییش بڵم تەداخولی ئەو جوورە کارانە هەر ناکە حقیقەت ئەوەیە ئەوانە لە درۆ و جەواشەکاری ئەو بنەماڵەیەوە سەرچاوە دەگرێت کە میلەتەکەیان پێکەمە میلەتەکەیان زۆر پێجێلە ئەوەیە کە ئێمە دەبێ چی دیکە داوا بکەین لە پەکەکە لە یەکێتی نیشتیمانی و لە هەموو هێزەکانی دیکە کە دەتوانن قسەیان هەبێت قبول نەکەن نەک ئەوەی کە هەموو بکشێنەوە هەموو نازانم چی کاکە پەکەکە بۆچی بکشێتەوە بۆ چۆیانی ئەنی ئەم قسانە تاکەی بۆچی مەسەلەن ئێمە خەباتێکی 20 میلیۆنی خەڵکی باکووری کوردستان بە قوربانی بنەماڵەیەک بکەین ئەمە تەواو بوو کاتی خۆی لە 1960 و 1970
خەباتێکی ڕەوای کۆمەڵێک شۆڕژگەر و کۆمەڵی خەڵکی خەباتجێڕی ڕۆژهەڵاتی کوردستانمان بە قوربانی بنەماڵەی بارزانی کرد. حقیقەتەوەی ئەوانە لە ناو خودی ئەو پارچانەی کوردستانیش دام و دەستگایان هەیە، کۆیلەیان هەیە، خەڵک هەڵدەفریوێنن، خەڵک دەجێلێنن، بۆیە ئێمە دەبێت جۆ نەدەینە ئەوانە. داوا دەکەم لێرەوە لە یەکێتی لە پەکەکە کە دوو هێزی سەرەکی نستا لەوێش لەسەر منطق، لەسەر بەرژەوەندی میلەت معاملە بکەن لەگەڵ ئەو هێزەی کە بە تەمایە هەموو کوردستان بە کەرکووکەوە، بە مووسڵەوە، بە هەولێرەوە تەسلیمی ئۆردوغان بکە، تەسلیمی تورکیا بکە. ئەوان بەرژەوەندێکی یەکجار زەبەلاحی ماڵیان هەیە، مادیان هەیە لە تورکیا، بۆیە ئەوان ناتوانن دژایەتی تورکیا بکەن. ئێمە نابێت لەگەڵ گورجی بیلەتی کورپێکەوە دەستمان دە قاپێکی دابێت. ئەگەر ئەوان بێن ئەو ڕۆکانە بێن زەمانەتی ئەوەی بکەن بە دڵنیایی من دڵنیا بکەنەوە کە ئەوان بەرژەوەندیان لەگەڵ گورجێکی وەکو تورکیانێت، ئەمە لەسەر چاومیان دادەنێم. بەڵام حقیقەت ئەوەیە کە دۆستی کورد نابێت لەگەڵ گورجی کورد پێکەوە بێن و بچن. بله رضا علی کریمی نویسکار و شروعکار سیاسی ji Londonê me re bo gelek spas. Herba tarix Cewher borinin rojnamevan û nivîskar ji Silêmaniyê me re bo gelek spas ji bo beşdarbûna we. Dîsa Xalid Qadir çalekvanê sivîl ji Raniyê me re bo gelek spas ji bo beşdarbûna û nirxandinên ku we ji me re kir. Temaşevan hêjar vê derêjê me xatirê xweş bixwazin heya serê saetê bi mijara me ya duyemî.